ئەرک و بەرپرسیارەتی هێز و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە جیهاندا بە جۆرێکە دەبێت بەرەنگاری خراپەکاری و ستەمکاری دەسەڵات ببێتەوە، نەک ببێت بە بەشێک لە یاری لایەنەکانی دەسەڵات. ڕۆژنامەنووسێک دەڵێت ئەم جۆرە ئۆپۆزیسیۆنە هاوڵاتی ناومێد دەکات و حکومڕانی زۆر خراپ دروست دەکات. کاتێک خەڵک پۆڵێن بەندی دەکات بۆ ئۆپۆزیسیۆن، مەسەڵەن بڵێ ئەوە ئۆپۆزیسیۆنی کە ڕاستەقینیانە ئۆپۆزیسیۆنێک ساختەیە، هەر ئەوە گرفتە. گەورەترین گرفت ئەوەیە کە خەڵک ئەمەش خەڵک ناومێد دەکات، چونکە خەڵکێکی وشار دەبێت ئەوە یەک لاکاتەوانێ و کەسێک وعی سیاسی هەیە، تەجروبەی سیاسی هەیە، تەجروبەیەکی زۆری هەیە لە بەدواداچوون و هەواڵ و ئەمانە ئێخۆخە هەموو خەڵکوان نییە. بۆیە گەورەترین گرفت کاتێک هەر بچووکترین شت ئۆپۆزیسیۆن بچووکترین شت بکات لەسەر حسابی دەنگدەرەکانی بێ، لەسەر حسابی مافی هاوڵاتیان بێ، خزمەتی دەسەڵاتەوە و زۆر گرفتی زۆر گەورە دروست دەکات، حکومڕانی خراپترمان بەدەست دێنێ. لای خۆشیەوە ڕۆژنامەنووسێکی دیکە دەڵێت دەسەڵاتی خۆسەپێن بۆ ئەوەی دەنجی ناڕازی بڵاو بێت و بێ متمانەیی دروست بکات، هێزی ئۆپۆزیسیۆنی ساختە دروست دەکات. هەمیشە دەسەڵاتە دیکتاتۆر و خۆسەپێنەکان بۆ بەلاڕێبەردنی دەنجی ناڕازی خەڵکانێک یاخود کەساتی و خەڵکانێک وا دەبینەوە کە ئۆپۆزیسیۆنێکی ساختە مزەیف بن بۆ بەلاڕێدابردنی دەنجی ناڕازی خەڵک بۆ ئەوی کە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە سوود لە دەنگانی ناڕازی نەبینی، هەمیشە خەڵکانێک دروست دەکات، جا ماوە هەڵبژاردن دوای هەڵبژاردن، یعنی بەدیلیشان بۆ دەبینێتەوە. ئەمەش چەند ئامانجێکی خۆی پێ تاقیق دەکات لەوانە پەرکردنی دەنجی ناڕازی خەڵک، هەروە یەکڕیز نەبوونی ئۆپۆزیسیۆن لە مەواقف و هەڵوێستەکان دژ بە دەسەڵات، یاخود هەمیشە لە نێو خۆیاندا لە هیچ پرۆژێک کۆک نابن ئۆپۆزیسیۆن. خەڵکێکی دیکەش کە لە بەرجی معارەزەدا خۆی پێشان دەدا، بەڵام مزەیەفە، ساختەیە، کۆلارەیە هەڵیان داوە و دەیهێ نەخوار هەر کاتێ بە پێویستیان زانی. هەموو ئەوانە لە چوارچێوە بەرژەوەندیەکانی خۆیاندا، لە چوارچێوە بەرژەوەندی شەخسیدا مامەڵەیان کردووە. هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردننی دیزاینکراوی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانەوە تووشی دۆخێکی چەقبەستووی بووە و وەکو کۆمەڵی دادگەری پێشنیازی کردووە تەنها هەڵبژاردننی پێشوەختە چارەسەری دۆخەکە دەکات و بارە لارەکە ڕاست دەکاتەوە. مامۆستا عەلی باپیر ساڵێک بەر لە ئێستا زۆر بەڕاشکاوە نەگوتی لە هەرێمی کوردستان هێزی ئۆپۆزیسیۆنی ساختە دروست بوونە و دەسەڵات وەکو کۆلارە هەڵی داون، هەر کاتێکیش کاری پێیان نەما دەیانهێنێتە خوارەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.